ژەنەڕاڵ ئەندرێ ڤریانۆڤ ئەفسەری هەواڵگری رووسیا و گەشتنهێنیەکانی بۆ ئێران. ئەو پیاوە شەبەحەی کە دەستی هەبووە لە کوشتنی سەرکردەی گروپی ڤاگنەرەکان. ئەمە جگەلەوەی ئەو درۆن و موشەکانی رووسیا لە شەڕی ئۆکرانیا بەکاریان دەهێنێت هەر ئەو دەستی خستوون. لەگەڵمان بن و یەکێک لە پیاوە سێبەرەکانی رووسیاتان پێدەناسێنین. یەکێک لە ترسناکترین و شاراوەترین کەسایەتیەکانی وڵاتی رووسیا ژەنەڕاڵ ئەندرێ ڤریانۆڤە کە ئەفسەری هەواڵگری رووسیایە و کەمترین زانیاری دەربارەی لە بەردەستدایە. ئەگەر بتەوێ بە دوای ناوی ژەنەڕاڵ ئەندرێ ڤریانۆڤ سەرۆکی یەکەی 2955 لە بەشی هەواڵگری لە ئەرکانی گشتی هێزە چەکدارەکانی رووسیا بگەڕێی، زانیاری زۆر کەم و دژبەیەک لە سەرچاوەکاندا دەدۆزیتەوە. لە ڕاستیدا دەکرێت بڵێین پێچگەل لە یەک یان دوو وێنە هیچت دەست ناکەوێ و هیچ نادۆزیتەوە. چەندین کەیسی کوشتن، پاکتاوکردن و لەناوبردنی چەند بنکە و شوێنێکی دژە رووسیا هەموویان ئەو گومانانن کە لە ئەڤریانۆڤ دەکرێن. نوێترین گومانەکانیش دەگەڕێتەوە بۆ بەهاری ساڵی ڕابردوو. ئەڤریانۆڤ لە کۆماری چێک تۆمەتبار کرا کە بەرپرسیارە لە تەقینەوەیەکی کوشندە لە ساڵی 2014 لە کارگەیەکی تەقەمەنیە وڵاتەدا. هەروەها گومان دەکرێت ئەو تیمەنهێنیەکەی لە زۆرێک لە ئۆپەراسیۆنە تێکدەرانەکانی رووسیا لە ئەوروپا و کوشتنی نەیارانی کرێملیندا بەشدار بووبن. ئەمانەی کە باسکران چەند زانیاریەکی سەرەتایی دزە پێکراوی داتاکانی ڕێکخراوی یاسایشی رووسیایە کە لە نێوان ساڵانی 2014 بۆ 2023 ئاشکرا بوون. بەڵام جیاواز لەم داتایانە چەند بابەتێکی دیکەش لە بەردەستن و جەری دەخەن. ئەڤریانۆڤ لە ماوەی ئەم چەند ساڵەدا بە نهێنی و زۆر پارێزرا و چەند جارێک گەشتی بۆ وڵاتی ئێران کردووە و لە نزیکەوە لەگەڵ ئیبراهیم ڕەئیسی سەرۆک کۆماری پێشووی ڕژێمی ئێران بە مەبەستی قسەکردن و ڕێککەوتن لەسەر هاوکاریەکانی ڕژێمی ئێران بۆ پێدانی فڕۆکەی بێفڕۆکەوان، درۆن و موشەکی بالیستیکی با رووسیا دیداری هەبووە کە لە درێژەی راپۆرتەکەدا زیاتر باس لە کۆبوونەوە و دیدارەکان دەکەین. ژەنەڕاڵ ئەندرێ ڤریانۆڤ و یەکەی 2955 هەروەک ئاماژەمان پێدا کە زانیاری زۆر لەسەرم ژەنەڕاڵی رووسیا لە بەردەستانیە، بەڵام پێدەچێت ئەندرێ ڤریانۆڤ لە ساڵی 1966 لە شاری تاشکەند، ویلایەتی تاشکەندی ئۆزبەکستان لەدایک بوو بێت و هەر لەوێ لە قوتابخانەیەکی سەربازی خوێندنی تەواو کرد بێت. دیار نییە دوای تەواوکردنی خوێندن 20 ساڵی ژیانی لەکوێ بەسەر بردووە، بەڵام هەندێک لە راپۆرتەکان باس لەوە دەکەن کە لە ململانەکانی باڵکان و شەڕی دووەمی چیچانیشدا دەستی هەبووە. یەکەم زانیاری لەسەری دەگەڕێتەوە بۆ ساڵی 2004 کاتێک وەک سێەم بەرپرسی کاروباری باڵیۆزخانەی رووسیا لە پۆڵەندا دەستنیشان کرا. دوای 4 ساڵ لەلایەن وەزارەتی دەرەوەی رووسیاوە وەک سوپاسالارێکی سەربازی رووسیا لە نەرویج ناسێنرا، بەڵام بە گوێرەی میدیاکانی نەرویج هەرگیز لە باڵیۆزخانەی رووسیا لە ئۆسلۆ کاری نەکردووە و نەبینراوە. لە لێکۆڵینەوەکانی گروپی بلینکات کە ڕێکخراوێکە لە بواری ڕۆژنامەگەری لێکۆڵینەوەییدا بەناوبانگە دەردەکەوێت لە ساڵی 2008 بۆتە دامەزرێنەر و سەرۆکی یەکەی 2955 لە بەشی هەواڵگری سەربازی رووسیا. بەڵام هەندێک راپۆرتی دیکەش دەری دەخەن کە لە ساڵی 2013ەوە بۆ ئەم پۆستە دیاری کراوە. بە گوێرەی راپۆرتەکەی بلینکات یەکەی 2955 نزیکەی 7 کارمەندی هەیە و تایبەتمەندە بە ئۆپەراسیۆنە وێرانکەرەکانی رووسیا لە ئەوروپا. هەر بەپێی ئەم راپۆرتە ئەرکی ئەڤریانۆڤ لە پۆستە نوێیەکەیدا لە مانگی ئەیلولی 2009 لە تاجیکستان و لە ناوەڕاستی گرژیەکانی نێوان رووسیا و تاجیکستان لەسەر مەرجە نوێیەکانی بەکارهێنانی بنکە سەربازیەکەی رووسیا لە تاجیکستان بووە. بەڵام لە ماوەی 10 ساڵی دواتردا وڵاتانی ئەوروپا شوێنی سەرەکی گەشتە بەردەوامەکانی ئەڤریانۆڤ بوون. بە گوتەی ڕۆژنامەنووسانی لێکۆڵینەوە مەبەست لەم کۆبوونەوانە ڕێکخستنی تۆڕێک بووە کە لانیکەم لە ساڵی 2011ەوە بەرپرسی چەندین ئۆپەراسیۆنی وێرانکاری بووە. لە بەڵگە زۆرەکانەوە دەردەکەوێت کە بریکارەکانی یەکەی 2955 بەرپرسن لە چەندین تەقینەوە لە جبەخانەکانی کۆماری چیک و بولگاریا و تیرۆرکردنی بازرگانێکی بولگاری بە ناوی ئێمێلیان گابرۆڤ و سێرگەی سکریپال سیخوڕی پێشووی رووسیا لە بەریتانیا. هاوینی ڕابردوو بڵاو کرایەوە کە چەند بریکارێکی پێشووی یەکەی 2955 لە نووسینگەی سەرۆکی رووسیا دامەزراون.
لە هەمان کاتدا ئەندرێ ڤریانۆڤ سەرۆکی ئەم یەکەیە بۆ یەکەم جار بە ئاشکرا بەشداری کۆبوونەوەی شاندی رووسیای لەگەڵ سەرکردەکانی وڵاتی ئەفریقا کرد. لێکۆڵەرەکان پێیان وایە ئەڤریانۆڤ دەستی هەبووە لە کوشتنی یڤگنی پریگۆژین دامەزرێنەر و بەڕێوەبەری گروپی ڤاگنەر کە دواتر گرێبەستەکانی ئەم گروپەی لە ئەفریقا بۆ بەرژەوەندی حکوومەتی رووسیا بەکارهێنا و دواتر و لە ساڵی 2023دا گۆڤاری ئینسایدەری رووسیش دانی پێدانا. گەشتەکانی ئەڤریانۆڤ بۆ ئێران و داواکردنی موشەکی بالیستیکی. ئەندرێ ڤریانۆڤ لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا چەندین گەشتی بۆ ئێران کردووە و مەبەستی سەرەکی گەشتەکانیشی وەرگرتنی دەیان درۆنی خۆتەقێنی جۆری شاهید، فڕۆکەی بێفڕۆکەوان و موشەکی جۆری بالیستیک بووە لە ڕژێمی ئێران تاوەکو لە شەڕی ئۆکرانیادا بەکاریان بهێنێت. گەشتەکانی ئەڤریانۆڤ زۆر نهێنی بوون. بەڵام لە چەند هەفتەی ڕابردوودا کۆمەڵێک لە زانیاریەکانی دەستگای یاسایشی فیدراڵی رووسیا دزەیان کردە دەرەوە و کەوتە بەردەستی خەڵک. هەفتەی ڕابردوو ڕۆژنامەنووسە لێکۆڵەرەکانی رووسیا بۆیان دەرکەوت کە لە یەکێک لەو ماڵپەڕانەی زانیاری دزە پێکرا وڵاو دەکەنەوە کۆمەڵێک زانیاری لە پاسەوانی سنوور یان لقی سنووری دەستگای یاسایشی فیدراڵی رووسیا لە ژێر ناوی کۆردۆن 2023 بڵاو کراوەتەوە. داتا دزە پێکراوەکان بریتین لە ناوی تەواوی کەسەکان، بەرواری لەدایک بوون، ژمارە و شوێن و بەرواری دەرکردنی پاسپۆرت، بەروار و شوێنی دەواازە سنووریەکان، شوێنی مەبەست و ئۆتۆمبیل، واتە زانیاری تەواوی ئۆتۆمبیل، ژمارەی شەمەندەفەر یان گەشت و وردەکاری فڕۆکەی تایبەت. هێشتا ڕوون نییە کە ئایا ئەم زانیاریانە لە ئەنجامی هێرشی هاکەرەکانەوەیە یان لەلایەن کارمەندێکی FSB یان دەستگایەکی دیکە لە رووسیا دزەی پێکراوە. بەڵام 3 ڕۆژ دوای بڵاوبوونەوەی ئەم داتایە لە بەردەست نەما و سڕایەوە. ڕۆژنامەنووسانی لێکۆڵەرەوەی بەشی رووسی رادیۆی ئازادی ئەوروپا کە پێشتر لەگەڵ بێلینگێت لەسەر ئەندرێ ڤریانۆڤ کاریان دەکرد لە داتا دزە پێکراوەکانەوە بۆیان دەرکەوت کە ئەم ژەنەڕاڵە رووسیا ماوەیەکی کەم پێش دەستپێکردنی شەڕی رووسیا دژی ئۆکراینیا چۆتە ئیسرائیل و دوای دەستپێکردنی شەڕەکەش چەندین جار گەشتی بۆ ئێران کردووە. بەپی راپۆرتی بەشی رووسی رادیۆی ئەوروپای ئازاد بە پشتبەستن بە داتا دزە پێکراوەکان ئەندرێ ڤریانۆڤ بۆ یەکەم جار لە مانگی حوزەیرانی ساڵی 2022دا گەشتی بۆ تاران کردووە. ئەم گەشتە تا ئێستا ئاشکرا نەکراوە، بەڵام لە هەمان ڕۆژدا جێگری سەرۆکوەزیرانی رووسیا و پاشان وەزیری دەرەوەی وڵاتەش سەردانی تارانیان کردو لەلایەکی دیکەشەوە چەند شاندێک لە ئێرانەوە گەشتیان بۆ رووسیا کرد. لە کۆتای هەمان مانگدا ڤلادیمیر پوتین سەرۆک کۆماری رووسیا لە پەراوێزی لووتکەی وڵاتانی کەناری دەریای خەزەر لەگەڵ ئیبراهیم ڕەئیسی هەڵتا ئێرانیەکەی کۆبەوە و دانوستانی کرد. بەرپرسانی هەردوو وڵات ڕایانگەیاند کە زیادبوونی بەرچاوی ئەم گەشتانە ئاماژەیە بۆ باشتر بوونی بێوێنەی ئاستی هاوکاریەکانی ئەمنی و ئابووری نێوان مۆسکۆ و تاران. لە هەمان کاتدا کە رووسیا و ئێران جەختیان لەسەر فراوانکردنی پەیوەندیە دووخۆڵیەکانیان کردەوە، هەر لەو ڕۆژانەدا ئەمریکا بۆ یەکەم جار هۆشداریدا لەوەی ئێران فڕۆکەی بێفڕۆکەوانی خۆکوژی گەیاندۆتە رووسیا بۆ ئەوەی لە هێرشێکی سەربازیدا دژی ئۆکرانیا بەکاری بهێنێت. بەرواری گەشتەکانی دیکەی ئەڤریانۆڤ ڕۆژانی 1 و 6 ئۆکتۆبەری ساڵی 2022 دوای 2 هەفتە ڕۆژنامەی واشنگتۆن پۆست بۆ یەکەم جار هەواڵی ڕێککەوتنی نێوان رووسیا و ئێرانی سەبارەت بە موشەکی بالیستی بڵاو کردەوە. لە چەند ڕۆژی ڕابردوودا بلۆمبێرگ لە راپۆرتێکدا ڕایگەیاند کە دەسەڵاتدارانی ئەوروپا پێیان وایە بەم زوانە موشەکەکانی ئێران بۆ رووسیا بەردەست دەبن. لە کۆتایی ساڵی 2022ەوە ئەمریکا و هاوپەیمانەکانی چەندین جار نیگەرانی توندیان لە زیادبوونی هاوکاریە سەربازیەکانی نێوان رووسیا و ئێران دەربڕیوە. بە پێی زانیاریەکانی ناوەندی شاهانەی بەریتانیا بۆ لێکۆڵینەوەکانی بەرگری، ئەڤریانۆڤ لە هەمان ساڵدا بووە جێگری ئەرکانی گشتی هێزە چەکدارەکانی رووسیا و دەستی ئاوەڵاتر بوو بۆ گەشتکردن بۆ ئێران و دابینکردنی زیاتری موشەکی بالیستی. هەر لەم پەیوەندیەدا ئەڤریانۆڤ لە ساڵی 2023دا لانیکەم 3 جار گەشتی بۆ تاران کردووە. لە 26 شوبات و 12 حوزەیران و 16 حوزەیراندا ئەو 3 گەشتەی ئەنجام داوە. ئەنجامی گەشتەکانی ئەڤریانۆڤ بۆ ئێران. رووسیا هەمیشە ڕەتی دەکاتەوە دەستی لە ئۆپەراسیۆنی تێکدەرانە لە ئەوروپا و وڵاتانی دیکەدا هەبێت. هەروەها ڕەتی دەکاتەوە کە چەک لە هاوپەیمانە سەربازیەکانی وەربگرێت. کۆماری ئیسلامی ئێرانیش سەرەڕای بوونی بەڵگەی زۆر سەبارەت بە گەیاندنی چەک بۆ رووسیا بۆ بەکارهێنانی لە شەڕی ئۆکرانیا ئەم تۆمەتانە ڕەت دەکاتەوە. جیاواز لەمانە و لە کامی گەشتەکانی ئەڤریانۆڤ بۆ ئێران و کڕین و دابینکردنی موشک و درۆن و فڕۆکەی بێفڕۆکەوان بۆ رووسیا و بەکارهێنانی لە شەڕی ئۆکرانیادا هۆشداریەکانی ئەوروپا لەم بارەیەوە ئەمریکا گەمارۆی نوێی بەسەر 10 کەس و 6 ناوەندی پەیوەندیدار بە بەرنامە موشکیەکانی کۆماری ئیسلامیدا سەپاند. هەرچۆنێک بێت
ئەڤریانۆڤ پیاوە شەبەحەکەی رووسیا بە هۆکاری یەکەم دادەنرێت لە دابینکردنی موشک و درۆن و هاوکاریە سەربازیەکانی نێوان رووسیا و ئێران.